کۆکردنەوەی کارتۆن بۆتە پیشەی بەشێک لە هونەرمەندەکان. ئەوەی دەستێکی باڵای هەبوو لێرە میدیای پایتەخت بوو. پایتەخت لەگەر مامووی لە هەموو وەختەکان لەگەرم بووینە هەموو جێیەکان دەستخۆشتان لێ دەکەین. بەڕاستی دەستان خۆش. خاصة پایتەخت ئەوەیە کردی ئەتو کردت بە قورعان. پایتەخت الحەمدە مۆزەکە تەقیوە. پایتەخت میدیا لەگەر ڕێزم یەکەم ڕۆژ پایتەخت میدیا هاتەک نەموت کاکە ئاگات لە فلانی گوتم بەسەر ئەو چاوی ئاگام لێ و لە نێزیش ئاگام لێ و ئەنگۆش پەیامەکەتان سەر چاوم. دەستخۆشی لەم گۆکەم ڕۆڵی دەستگاش خێرخوازیتان هەبوو بەڕاستی ڤیدۆکەین گۆی کرد ئەم لەستۆنا بێم هەولێرێ. پایتەخت دەنگی خەڵک بووە و دەنگی خەڵک دەبێت بە دروشمی پێکەوە جیاوازی دروست دەکەین لە پشمان بن بۆ ئەوەی لە کۆمەڵگەدا جیاوازی دروست بکەین.